بەڵێ ئاگر لە مۆلیدە و تانچی گازی فامیلی مۆڵ هەڵگیرسا و دواتر لەلایەن هەشتین بەرگری شارستانی کۆنتڕۆل کرا. هەروەکو دەبین لە دیمەنەکان لە ئێستا تیمەکانی بەرگری شارستانی ئاگرەکان کۆنتڕۆل کردووە و لە هەوڵی ئەوەن کەوا شوێنەکە بەجێ بێڵن. سەرچاوەیەک لە بەرگری شارستانی هەولێر بە منی وت کە ئاگرەکە مۆلیدەیەک بووە لەگەڵ تەنچی گازەکە و دوای ئەوەی چەند تیمێک لێرە بوونەوە تیمان زیاد کردووە بۆ ئەوەی کە ئاگرەکە کۆنتڕۆل بکەین و باس شلەوە کرد کە تا ئێستا هیچ زەرەر و زیانێکی گیانی نەبووە، هیچ کەسێک بریندار نەبووە و زەرەر و زیانە مادیەکانیش لە ئێستادا نەخەمڵێنراوە بە هۆکاری ئەوەی لێژنەیەکی هونەری دێتن دواتر تەخمینی زەرەر و زیانە مادیەکان دەکاتن. ئەم شوێنەی دەیبینن کەوا لە دیمەنەکان دیارە مۆلیدە و تانچی گازەکە لەو شوێنە بوو. تانچی گازەکە گڕی گرتووە، مۆلیدەکەش بە هەمان شێوە لەگەڵی سوتاوە. هەروەکو ئەو سەرچاوی بەرگری شارستانی باسی کرد کە باسی لەوە کرد ئەگەر ڕێگریمان لێ نەکرد بە ئاگرەکە زۆر زیاتر تەشەنەی دەسەند و گەورەتر دەبوو. هەروەک لە دیمەنەکان دەیبینن هەشت تیمی بەرگری شارستانی لێرە بوون بۆ کۆنتڕۆلکردنی ئاگرەکە. بە دیاریکراوی ئاگرەکە یان دەتوانین بڵێن لە دوای کاتژمێر ئەوتی ئێوارە ئاگرەکە هەڵگیرسا بوو. لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی شوێنەکە جێ دەهێڵن و ئاگرەکە بە تەواوەتی کۆنتڕۆل کراوە.